پێتان وایە هۆکاری ئەوە چییە کە خوێنەری هەرزەکە ڕووی لە کتێبی بیانی کردووە؟ سڵاو ئەو کڕیارانەی کە سەردانمان دەکەن وەکو خۆت گوتت تەمەنیان لە سەری و 15 بۆ 20 ساڵە ئەو هۆکارەکەش لە بۆ دوو شتی دەگەڕێنەوە یەک لەوانە کە لە سەرەتاییەوە بە زمانی ئینگلیزی خوێندویانە و هەروەها سۆشیال میدیاش کە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەسەر کتێبی زمانی ئینگلیزی. فرۆشتان ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن؟ فرۆشمان ئەو ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو زۆر باشتر بووە لەبەر ئەوەی ناونیشانی تازەمان زۆر هێناوە کە کۆمەڵە کتێبێکی مێژووی و هوەری هەمووی کە لە دەرەوە داوامان کردووە بۆمان هاتووە و شوێنەکەشمان باشتر و گەورەتریش بە لە چاو ساڵی پار بووە فرۆشمان زیاتر بوو ئەو ساڵ لە چاو ساڵانی پێشوو. ئەو ژانرێ چییە کە زۆرترین خواستی لەسەر و زۆرترین کڕیار دێبوو؟ لێرە ژانرای فیکشن نۆڤڵ واتە ڕۆمانە بۆ تەمەنی گچکە هەمووش لە بۆ تەمەنی گەورە کە پرفرۆشترین بووە کە چەند زنجیرە کتێبێکی منداڵان بووە کە پرفرۆشترین بۆ وەکو ویمپکێت یاخود دۆگمان ئەوانە کە سێبارە و چاربارەش داوامان کردووە بۆمان هاتووە تەواو بوو ئێستا لێرەش نەمایە ئەوانە پرفرۆشترین بووە. کتێبی بچووکترین نووسەری پێشانگا لای ئێوە بەردەست بوو ئەو کتێبە لەلایەن خەڵکەوە چۆنی پێشوازی لێکرا؟ دوو کتێبەکەی مەلەکخان کە یەکیان پرۆجێریا ئەوەی دیکەش سۆلار سیستەم بچووکترین نووسەری هەولێر پێشوازێکی زۆر باشی لێکرا کە تەن دووسێ جاریشتەوە بوو بۆمانی هێناوە یعنی فرۆشرا.